ئایا دەزانی ترێ چەوری لەش کەم دەکاتەوە و مێشک بەهێز دەکات؟ من ئینزار یوسف لەگەڵتان دەبم و هەندێک زانیاری زۆر بەسوود لەسەر میوەی ترێتان پێدەڵێم. خواردنی ترێ جگە لە تام و چێژە خۆشەکەی چەندین سوودی تەندروستی بۆ جەستە هەیە. هەروەها یەکەکە لە میوە بەناوبانگەکان و بەهۆی تامە خۆشەکەی و سوودە تەندروستیەکانەوە لە زۆرێک لە خۆراکەکان بەکاردەهێنرێت. بە گوێرەی توێژینەوە زانستیەکان خواردنی ترێ چەندین سوودی تەندروستی بە جەستەی مرۆڤ دەگەێنێت. ترێ ڕێژەی چاوری خوێن کەم دەکاتەوە، ئەویش بەهۆی ئەو مادە خۆراکیانەی کە تێدایە، بە تایبەتی ترێی سوور کە مادەی ریسفیراتۆلی تێدایە بەشدارە لە دیاریکردنی ڕێژەی چاوری لەش. پارێزگاری لە دڵ و بۆڕیەکانی خوێن دەکات، ئەویش بەو پێی کە لە ڕێکخستنی ڕێژەی چاوری خوێندا سوودی هەیە. بڕێکی زۆر پۆتاسیۆم و مەگنیسیۆمی تێدایە کە گرنگن بۆ ڕێکخستنی کاری دڵ و بۆڕیەکانی خوێن. خواردنی ترێ پارێزگاری دەکات لە توشبوون بە کەمخوێنی، چونکە بڕێکی زۆر ئاسنی تێدایە کە لە دروستکردنی هیمۆگلۆبیندا بەشدارە. لەگەڵ ئەو هەموو سوودە باشانەی ترێدا نابێت زیادە ڕێخۆری بکرێت، چونکە دەبێتە هۆی زیانگەیاندن بە جەستە، وەک بەرزکردنەوەی ڕێژەی شەکرە، توشبوون بە قەبزی، سکچوونی تند و زیادبوونی کێشی لەش. ئاگادار بن بە کەمی ترێ بخۆن بۆ ئەوەی لە جیاتی سوود زیانمان پێنەگەێنێت.